هاوپەیمانەتی بەڕێبەرەتی عەرەبی سوننەت چەند تەقینەوەیەکی لە چەند شارێک ئەنجامدا لەوانە سەنعای پایتەخت و تاز دووهەم گەورە شاری وڵات و شاری عەدەن لە باشوور. هاوپەیمانەتیشیە حوثیەکان دەکاتە ئامانج ئەوانەی باوەڕ هەیە ئێران پشتیوانیان دەکات. Indiscriminate shelling, militants forcibly entering private homes and landmines are just... ئادریان ئێدوارز وتەبێژی هەوڵەمرۆیەکان لە نەتەوەی گرتوەکان دەڵێت بۆمباران و هەڵکوتانە سەر ماڵی خەڵکی هەیە، بۆمبی چەندرا و بەشێکی کەمە لە کێشەکان، هەروەها لە یەمەن هێرشی ئاسمانی کاریگەری گەورەی لەسەر خەڵک هەیە، بە تایبەتی منداڵان، پێویستیان بە پشتیوانی دەرونی و کۆمەڵایەتی هەیە. نەتەوەی گرتوەکان داوایەکی خێرای 274 ملیۆن دۆلاری کرد بۆ یارمەتی دەست بەجێ بۆ ملیۆنەها زیان لێکەوتوو لە ململانێدا. ڕۆژیهێنی وەزیری دەرەوەی ئێران محەممەد جەواد زەریف پلانێکی ئاشتی بۆ یەمەن خستە بەردەم نەتەوەیە گرتوەکان. پلانەکە داوا دەکات سنوورێک بۆ هەموو هێرشە دەرەچیەکان دانرێت و توێژی نێوان یەمەنیەکان دەست پێ بکاتەوە و حکوومەتی یەکگرتووی نیشتیمانی دامەزرێت.